داجان سلااو عليكم السلام شلوني؟ بخير بن ئەوە سرجان خەریکی چی داجان صرخم خليكي أمر بهنارة ناوت چییە؟ نام خاسين الرحمن ئەی تەمەنت چەندە؟ حفتا وبينصا خەڵکی کوێی داجان قركي بالخم داجان نەچووی بۆ مەکتەب؟ نا والله چەند مناڵت هەیە؟ حومنا بۆ نەچووی بۆ مەکتەب؟ أو كاتا وأنا مكتب نبو كاتي مو بفلو باران بو وأنا باسي مكتب ناكل أبو مان هاوسەرەکەت چ کارەیە؟ هاو سركم دا دايرة أبو عمري خفاكم خوافوویکە ئینشاءڵڵا ئێوە داجان چەند ساڵەوە کارە دەکەی؟ والله تمن ما نتجرتو هر باغدار بيوني وهر كردو معنا زورنا كم هر خريق بوي جاران ئەو ئیشە چۆن بوو هەر وەکو ئێستا بوو یان شێوازێکی تری هەبوو؟ والله يصير شوازي آسان كاري بو هاتوه ئاسانکاریەکان چین؟ منجڕی گۆرەوە تەشتی گۆرە وەسایل و کە سوکاریە بەدەمتەوە هەرەوەزی خەریکە بین و یارمەتیەگە دێن ئەی بۆ پێشتر چۆن دروست دەکرا؟ پێشتر کەس مەجارێ نەبوو بڵێ بەدەم کەسەوە هەر خۆت بووی ئەدە بۆم باسکێسا ئەمە چۆن تۆ چۆن ئەمە دروست دەکەی ئەمە چییە و ئەمە ڕبە هەنارە هەنارەکان هێنین ئەکەن بە دنکە دنکەکە ئەکەن بە ئاوە لەم مەنزەڵای کوڵێنین ئەبێ بە ڕبە هەنارێکی جوان و مشتریە ئەیکڕێ هەنارەکە لەکوێ دەینن؟ هی باخی خۆمان هی باقی خۆتانە ئەی کە ئامادە بوو لەکوێی فرۆشن بۆ چێی دەبن؟ هەموو کەسەیە وەکو بڵێن بووین بە مەعمیلی و ڕێن بۆماندانین و بۆمان بێن و ڕێن هەمانە سەرچاو ئەوای فرۆشی نرخی ماندبوونەکەت بۆ سنێ؟ ئەرێ وەڵڵا خوانێ بڕ زۆریشێ زۆر باشە ئەیدا جانێسا هەندێک ژن هەن لە تەمەنی تۆ لە ماڵەوە دانیشتون کار ناکەن پەیامێک تێ بۆ ژنانە ئێتر هەڵبە بۆیانە گونجێەوە هەڵبە تااقەتیانێ و بەتوانانیە و مامۆساگەر ئەیدا جانەمیشە بۆ ئەم تەمەنەی تۆ قڕست نییە ئاگر و منجەڵی گەورە و ماندبوونی ناوێ؟ کوڕەکەم دەرێ ماندووش بن ئەوە نەخۆ ماندوو ناکەم لەبەر خاتری کوڕەکەم بێ یارمەتی بدە کوڕەکانت هاوکاریت دەکەن خوانێ بڕێ وڵی سەوە یەکێکیانەوەتەوە یەکێکیانی بەیانیان لە کاتژمێر چەندەوە خەریکی ئەم کارەی؟ وڵا ئەگەر مەجارە هەبێت زۆر سەرمانە بێ لە هەشتەوە لە نەوەتر خەریکی ئەبی لە چ وەرزێک عادەتەن دەست بەم کارە دەکرێت؟ مانگی دە تا یانزەتە دەسی پێ ئەمە پیشەیەوەیە زۆر باشە دوا پەیامت چییە؟ دوا قسەت چییە؟ دوا قسەم بە خێراتنتانەکەم و سەر هەردوو چاوەکەم و دەستان خۆش بێ و ئیشێکی باشە و واریاتی خۆمانە حیفە قیمەتی نەبێ بەلامانەوە زۆر سپاست دەکەین هیوای لە شەشی ساڵ وا بەخێر بێن سەر هەردوو چاوەکەم.